برام ئێستا حکایەتەکە ئەو هذا جەرمەوە من دەبێ هەموو شتەکان بجێڕمەوە کە چوومە ژنێف گەڕام زامە و جەریدەیە مهمە چییە لە چێندەرە دیتمەوە دیتم کچێکی قوڵە ڕەش مەسئولی ئەو بەشەیە جوانیش نەبوو بە زۆردە وردە خۆم لەگەڵی کردە برادر جوانیش نەبوو بە زۆردە وردە خۆم لەگەڵی کردە برادر داوەتیم کرد چوینە شانۆگەریەک پێکەوە داوام لێ کرد گوتم ئەو جەریدەیەم دەوێ ببووە ئەوە گەرفرێندم ئێستا ئەو ڕۆژنامەیە دەبێت لە بارەگای بارزانی وێ ئیشاڵڵا برام ئەوە لە سەر ڕۆژنامەکان و ئەوانە خوێندبوومەوە کە لە ژنێف یعنی پایتەختی سویسرا مەدحەت بەدرخان درێژەی بە بڵاوکردنەوەی جەریدەکەدایە وە لەوێش بڵاوکرایتەوە کەواتە گوتم حتمەن دەبێت کتێبخانەی نەتەوەیی The National Bibliothèque nationale de Paris de Genève ئەوها هەبوو لە ژنێف ئەوە کتێبخانەی نیشتیمانیان لەوێ ئەو نوسخانەی مەدحەت بەدرخان کە لە ژنێف بەخۆی چاپی کردیە زیرەکانە دایتە مەکتەبەکەی بە هەدیە تێدەگەی چۆن دایتە کتێبخانەکەی ئەتوو لە ژنێف لە شەقامی نازانم کامەیە کە هەمان جێگەی حەزبی ئیتحاد و تەرەقی بووە دژی دەوڵەتی عوسمانی ئەویش ئەندامی ئیتحاد و تەرەقی بووە لە ناو مەقەڕی ئیتحاد و تەرەقی جەریدەی کوردستانی دەرکردە ئەو ناونیشانەی دەخینیەوە کە لەکوێ بووە جەریدەی کوردستان هەمان ناونیشانی حەزبی ئیتحاد و تەرەقیە دکتۆر کەمال فوئاد پێمی گۆ کە خۆی گوتی فەرهاد ئەوە سەلماندنەی تۆ یعنی کورد زاشی ئیتحاد و تەرەقی بووە گوتم نەخێر دامەزرێنەری ئیتحاد و تەرەقی کورد بوونە دکتۆر عەبدوڵڵا زەودەت کە ئەویش لە ژنێف بووە لەگەڵ ئیسحاق سکوتی کە لە 1902 دەمرێ ئەوانە هەموو یارمەتی یەکتریاندایە جەریدەی کوردستان دەرکەن مانایەوە ئەمە ئیتحاد و تەرەقیمان کردیتە زاش خۆمان هەتا 1970 کە دکتۆر عەبدوڵڵا زەودەت لا دەبن و کتێبەکانی دەسووتێنن کورد بوو جولەیە جان بەڵام هەتا 1970 کورد دەسەڵاتی ئیتحاد و تەرەقی لەدەست بوو چۆن داتە سەرۆکار برام ئێستاوە حکایەتەکە ئەو هذا جەرمەوە من دەبێ هەموو شتەکان بجێڕمەوە لۆ چوومە ژنێف چونکە ئەو کوردانەی لەوێ بوو کە پێش حوسێن حوسێنی موکرانیش پێش پیرەمێردیش خەباتیان کردووە بەڵام لە ئەوروپا بوونە من کەشفی خانەکانی کوردم کردووە لە دێرینەوە لە ئەوروپا هەتا دەگاتە ئەوەی لە کتێبی لە دایکبوونی نەتەوەیەک باسم کردە کە چوومە ژنێف گەڕام زامە و جەریدەیە مهمە چییە لە چێندەرە دیتمەوە نووسرا بوو ژمارە ئەوەندا لە بەشی عوسمانی لۆی باسی ئەوم کرد ڕۆ لە بەشی عوسمانی دەبێ ئەمە هەڵوەشێنینەوە کوردستان دابنێن ئەوەم باس کرد کە پێمیان گۆ بەسە وەرە خوارێوارە دیتمەوە کە دیتمەوە دیتم کچێکی قوڵە ڕەش مەسئولی ئەو بەشەیە جوانیش نەبوو بە زۆردە وردە خۆم لەگەڵی کردە برادر داوەتیم کرد چوینە شانۆگەریەک پێکەوە باس شانۆگەریەکەمان کرد خۆشە و نییە بۆمە برادەری وەرحاصل گەیشتە ئەوەی بچینە دیسکۆ و میسکۆوانە چوینە جێیەک کە مۆسیقای لێ بوو باڕەکی ئیسپانی بوو شەرابم لەگەڵی خواردەوە و جۆمان لە مۆسیقای ئیسپانی گرت و پێکەنین و برادری نوێمان پەیدا کرد و ئاوا تێکەڵ بە یەکتری بووین برام هەتا گەیشتمەوەی بچمە ماڵیان ئەوە خەتەر بوو
لێرەوە بەحسی ناکەم بەڵام داوام لێ کرد گوتم ئەو زەریدەیەم دەوێ ببووە ئەوە گەرفرێندم وتوانیا والعاصل زەریدەکە میلۆهینە ئەسلەکە دەبینم چەندە پێنج نوسخە لە یەک عەدەدی هەیە ژمارە 8 بوو وابزانم سێ ژمارەم پێدا کرد یەک دووەک لە پاریس یەکێکیش لە زنێفە بوو ئەوەی کە گوتم وەرم گرت گوتم عینەن شتا پێنج نوسخەیە نوسخەکەم دەدەیێ دامێ و ئیتر خەنی بووم پێ ئەو نوسخەیەم لەگای یەک دوو نوسخەی ئەویشم بە هەمان شێوە لە پاریس دزی بوو بەس دزیەکی هاوبەش بووین ئەم بەتەنێ نەچووم ئەو کچە قوڵەڕەشە ئاخیری کە دیتی ئەمن لێی دوور دەکەومەوانە گوتیە تو لەبەر مەسلحەتی خۆت بوو بوویە خۆشەویستی من و هاتیە ناوجێم و ئەو شتانە ئەمریش گوتم نەخێرەوە نەبوو ئەمە هیچ مشکلم بۆ تو دروست کردیە گوتی نا ئیتر ئەوە نوسخەکەم هێناوە کوردستان دامە جەنابی کاک نەچیربانی برای گەورەمە دایە مدیری مەکتەبەی زەیتونە ڕۆژێک چووم لە مەکتەبەی زەیتونە میزم دەهات چوومە توالێت دەبینم لە دەرگەی توالێت تەنیش دەرگەی توالێتدار هەیە برام خۆوەنیا ئەمنیش سەرت نێشر میزەکەم بە کتێبخانەی زەیتونەدا یعنی میزەکەم لەوێ کردو ڕۆژنامەکەم لێ کردەوە لەگەڵ خۆم بردبەوە باڵێ ئاخیری دامە سعد سوعاد کە بەرپرسی بەشێک لە پەیوەندەکانی مەکتەبی سەرۆکە تەڵەبەی خۆم بوو گوتم بیگەێنە بارەگای بارزانی ئێستا ئەو ڕۆژنامەیە دەبێت لە بارەگای بارزانی وێ ئینشاڵڵا